لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێ بە خۆشحاڵمە میێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا لە هەرێمی کوردستان 1054 کەس تووشی کۆرۆنا بوون لەگەڵ ئەوەشدا 28 حاڵەتی گیان لە دەستدان تۆمار کراوە. هەر ئەمڕۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیاری داوەکە بۆ ماوەی مانگێک پرۆسەی خوێندنی ناو خوێندنگاکان ڕابگرێت. ئەمەش لە کاتێکدا کە لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە ناو خوێندنگاکان نزیکەی 6,000 مامۆستا و خوێندکار تووشی کۆرۆنا بوون. پرسیاری سەرەکی ئەوەیە لەگەڵ زیادبوونی ژماری توشبوون بە کۆرۆنا چارەسەر و ڕێنماییەکان چۆن ئاڕاستە دەکرێت. خوێندن ڕاگرتن دروستە و بابەتێکی دروستە یاخود دەبێ بابەتی خۆپارێزی بابەتێکی سەرتاسەری بێت و شوێنە گشتەکانیش بگرێتەوە. لە تەوەری یەکەمدا دکتۆر ڕاژان محەممەد قادر پزیشکی پایە بڵندی هەناوی لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر ڕاژان بەخێر بێ. ڕاگررتنی بڕیاری خوێندن بە تەنها کاریگەری لەسەر کۆنتترۆلکردنی بڵاوبوونەوەی کۆرۆنا دەبێت. زۆر سپاس دەکەم کاگیوسف. خۆی ڕاگررتن بە تەنها بۆ یەک شوێن یەک سلک بەڕاستی کارێکی ئەوەنە کاریگەریکی هەونە بەهێزی نابێ. ئەگەر بمانەوێت دێمەم ڤایرۆسە ڕاگرین کاتێکە بەرە وەرزی سەرما ڕوین وەک چۆن وڵاتێکی وەکو ئەڵمانیا وڵاتێکی وەکو بەریتانیا دیراسێکی باشی وەزعەکەیان کرد قەراری داخستنی هەموو جوڵەیەکیانیان نەک تەنها مەکتەب. بۆیە ڕاگررتنی مەکتەب بە تەنها بەڕای من بڕیارێکی ناتەواوە تەواوترە بێت کە هەموو سلکەکان ڕابگیری ئەگەر بمانوێت ڤایرۆسەکە ڕاگرین. ئەگەریش بمانوێت حیات بەردەوام بێ بە تەنها ڕاگررتنی مزگەوت یان بە تەنها ڕاگررتنی مەکتەب و جامیعە هەل نابێ ئەبێ هەمومان بێکەوە ڕاگرین چکە ئەو مناڵی کە ئەمڕۆ ناچێت بۆ خوێندنگە ئەچێتە ناو شوێنێکی یاریکردنەوە لەگەڵ چەند مناڵی کە کۆ بێتەوە بە هەمان شێوەی خوێندنەکەی بەڵامەیان سوودی نییە وەک خوێندنەکە. بۆیە بەڕای من ڕاگررتنی پرۆسی خوێنن پێویستە کۆتاشت بێ کە بیری لەکەینەوە. بەڵام لە بەرامبەر ڕاگررتندا ئێستا هەندێک بڕیار هەیە لە وەزارەتی ناوخۆ پێڕاو دەکرێت بڕیتێ لەوەی کە ئەگەر شۆفێرە کەسێکی تری لەگەڵا بێت و ماسکی نەبەستی بێ سزادێت لە کاتێکا دەبینی شوێنە گشتەکان تا دێک قەرەباڵغ دەبن. ئەمە جۆرێک لە ئیزدیواجێت نییە لە بڕیارە دووڕووی نییە لە بڕیارە بە دڵنیاییەوە ئێمە کاتێک لەگەڵ خێزانەکانمانە لە یەک ماڵە ئەژین ئەگەر لە حاڵەتێکا کەسمان نیشانەمان نەبێ بەیەکەوە بچینە دەرەوە پێویست ناکە ئێمە بۆ یەکتری ماسک بکەین چکە و ڤایرۆسی کە قەرارە لە ماڵەوە هەبێت لە ناو سیارەشا بەیەکەوە هەرەمان بێ. بەڵام بۆ شۆفێری باڵێن تەکسی یان پاس یان شۆفێری ئەو کەسانی کە خەڵکی باڵێن نوێ ئەگوازنەوە لە هەر ڕۆژێکە ئیترایە ساقی کۆمپانیاکانن یان تەکسی و پاسن پێویستەکە ئەوان ماسک بەکاربێنن و سەرنشینیش پێویستەکە ماسک بەکاربێنێ. بەڵام تۆ ناتوانانی جیایکەیتەوە تەنها ئەتوانی قانونێکدانی بەسەر پاس و تەکسی و ئەو کەسانی کە کاری تایبەت. ئەو بڕیارە ڕەهەندی تەندروستی هەیە وەکو باسم کرد ئەگەر خەڵکی نوێ ببینی لە ناو شوێنێکی داخراوە بەڵێ بەڵام ئاگەر گشتگیری کەی نەخێر. بەڵێ بۆ قۆناغی داهاتوو دەبێت چۆن ڕوبەڕووی کۆرۆنا بنەوە هەر ڕاگررتنی پرۆسی خوێندن بەسە بۆ ئەمە یاخود وەکو لە هەندێک وڵات ئێساوکو بریتانیا بڕیاریدا کە بۆ ماوەی 4 هەفتە کەرەنتینەی یاخو قەدەغەی سەرتاسەری ڕابگەێنێت. ئەگەر بینە سەرەوەی کە لایانی ئابووری لێک نەدەینەوە چکە لایانی ئابووری بەشێکی زۆر گرنگە خەڵک لە ماڵەوە داهانی پێویستی بە خواردن و شیر و کۆمەڵێک پێداویستیە بێکرد ئەو لایەنە لێک بینەوە و خەڵک لەو لایەنەوە پێویستی بە هیچ نەمێنێ پێویستمان بەلانی کەم 28 ڕۆژ ڕاگررتنی هەموو شتێکە لەم داقەی ئێسەی کوردستانە بێ جیاوازی هەولێر و سلێمانی و دهۆک چکە هەموو بێ جیاوازی ماڵ نییە قوربانی نەبێت نەک نەخۆش. بۆیە پێویستمان بە ڕاگررتن ئەگەرمانێ کۆنتترۆلیکەین. ئەم بڕیارە لە لای ئێوە وەکو پزیشکانی پسپۆڕ و وەزارەتی تەندروستی هەر تەنها بکو بابەتێک قسەی لەسەر کراوە یاخود دەتانەوێت بێتە پرۆژە و ئیشیشی لەسەر بکرێت. بەڕاستی ئێمە ئازانین کە ئەو ئەگەری لە پێش قسەکەمەوە بوو جێبەجێ ناکرێ لەبەرەوە بیرمان لێ نەکردێتەوە. ئەگەرەکە لایانی وەکوتم ئابووریە و پێویستەکە خەڵک پێویستی بە بژێوی نەبێت اینجا بچێتە ژوورەوە کۆمپانیایە کە کری لێ وەرنەگیرێت مۆزەفێکە بەلانی کەم لە 125 معاشەکەی بدرێتێ با بڵێن کەرتی گشتی چێتە ماڵەوە مانگە هیچ نەکات تاکو ئەم ڤایرۆسە ئەوەی کە هەیەی و تووشی بووە زیاتر نەیگوێزێتەوە بۆ کەسایی دەوروبەر. بەڵێکاتە قەدەغەی سەرتاسەری یاخو کەرەنتینەی سەرتاسەری لە هەرێمی کوردستان جارێکی دیکە مەحاڵە پێم وابێ
من وا هەستەکەم حاڵە لە لای خۆمان وەکو پێویستە بەڵام بەڵێ ئێستا ڕۆژ بە ڕۆژ دەبینی ژماری توژبوون بە کۆرۆنا زیاد دەکات ژماری گیان لە دەستدان لەسەر ئاستی عراق لە پارێزگایەکی وەکو سلێمانیە ئەگەر یەکەم یا دووەمە زۆر بیکات لەو دوو ژمارەیە یاری دەکات ئەبێ ڕێنمایەکان چۆن ئاڕاستە بکرێت پێشەکی داتای سلێمانی زۆر شەفافە هیچ جۆرە شاردنەوەیکی تیان نیە بۆیە بەو جۆرە بەرزە یعنی هەمومان تەمەمان ڕۆژە لە ڕۆژان کۆتاییەت بۆیە کەسێکی هەشتا ساڵ یان 90 ساڵ کە دێتە نەخۆشخانە چەند نیشانێکی تایە لەگەڵیشە کۆرۆنای هەیە ئەگەر نەفەحسی لوت نەفەحسی سیتیسکانیشی پێ نەبێت لە ناو نەخۆشخانی کۆرۆنای گیان لە دەستدا لەسەر ئاماری کۆرۆنا حسابەکرێ کە ئەمە لە شارەکانی تر تەنانەت لە ئەوروپاش بەم جۆرە لەسەر کۆرۆنا حساب ناکرێ ئەبێت ئیلا کەسەکە بەهۆی کۆرۆناوە چەند ناڕازێکی دروست کرد بێ و بوو بێتە هۆی تەنگە نەفەسی بە هۆیەوە گیانی لە دەستدا بینجا لەسەر کۆرۆنا حسابەکرێ ئەمە لە ڕووی شەفافی داتاوە کە باوەڕ ناکەم بەسەراحەت شەفافی داتا یاخود دقیق نییە ئەم داتایە ئەتوانین بڵین کە ئەگەر تۆ بڵی کەسێک کۆرۆنای هەبوو وەفاتی کرد بەڵە شەفافیە چونکە پێناسەکە چییە کەسێک بە کۆرۆناوە وەفاتی کرد ئەی ئەگەر کەسێک کۆرۆنای هەبێ بە لێ وەستانی دڵوەفاتی کردبێت چۆن حسابی نەکەین کاتە بێ ئەوانی کەش حسابیکەن یان قانونێکی گشتگیر دابنرێ بۆ حسابکردن و داتایی ئەو نەخۆشانە بەڵێ هەر لەسەر ڕێنمایەکان کە وتمان چۆن ئاڕاستە بکرێت هەر باسی شەفافی داتاکانە کرد کە ژمارەی توشبوون لە سلێمانیا زۆرترێکە ژمارەی توشبوون لە هەموو شوێنێکە زۆرە بەڵام ئێمە لە سلێمانیا وەک باسم کرد ئەگەر کەسەکە تەنها بە نیشانەش تەشخیص کرێت ئێسێمە پزیشکان ڕۆژانە هەر یەکێکمان کە لە سنتەری کۆرۆنایی شەکەین بەلانی کەم لەوانەیە 30 بۆ 50 کەس تەلەفۆنمان بۆ بکە بەس بە نیشانە پێڵین ئەمانە هەر کەسێکیان بێتە نەخۆشخانەوە لەسەر داتا حسابەکرێ بەڵام لە شوێنەکانی کەی لا بێ فەحسی PCR فەحسی لوتی بۆ بکرێ و کاتە حسابەکرێ ئەمەش دووبارە ڕێژەی توشبوون زیاکە لە ئەوانەی لە ماڵەوە چۆن ئەژمارەکرێن لە داتاکانە هەندێک کەسەیە کە هەندێک نیشانەی تێدا بێ ناچێتە کلینیک و نەخۆشخانە گشتەکان یا خودوانی تایبەتن بە کۆرۆنا ئەمارە لە ناو داتاکانە ئەژمار ناکرێن لە ناو داتا ئەژمار ناکرێت بەڵام گەر بێن بۆ نەخۆشخانەکانمان ئەژمارەکرن اینجا هەر لەبەر ئەوە شەکە کەسانێکی زۆر لە ماڵەوەن بۆ نمونە گەر داتای ئەمڕۆ 1000 کەیسی هەبێت لە کوردستانە باشترە زەڕبی دەی بکەین یان زیاتر چکە ئەوە نە خەڵک لە ماڵەوە و نەهاتەوە بۆ هیچ جۆرە فەحسێک یا هیچ جۆرە نەخۆشخانەیەک بۆیە ئەبێت دایمە زیاتر حساب بکەین لە ڕابردوودا هەندێک لە تیمە تەندروستیەکان سەردانی ماڵانیان دەکرد بۆ گەاندنی نەخۆش و زۆربەی کات وەکو ڕاوێژکاری ئێستا ئەمە فریاکەبن تیمە تەندروستیەکان بۆم کارە ڕواناکەم ئێستا فریاکەین هەرچەنە کۆمەڵێک لایەزا لەگەر نەخۆشێک لە ماڵەوە بێ و نەخۆشخانەجی هەبێت ئیسعافی 122 یە بە دوایەوە ئەیباتە نەخۆشخانەکان بەڵام پێشوەختە پێویستی بەوەیە کە چێک بکەنەوە لەگەڵ خەستەخانەکانە بزان جێگا هەیەە ئەگینە وەکو ڕاوێژکاری بڕواناکەم هیچ سیستمێکی جیهانی هەبێ بەرگی ئەمە بگرێکە ئەو هەموو نەخۆشە زۆرە بۆ ستافەکەمەوە بچێتە ماڵە لە ڕووی پزیشکیەوە چارەسەرکردن لە ماڵەوە چارەسەر وەرگرتن دروستە؟ زۆر دروستە چکە لە 95 جیوانی تووشی کۆرۆنا بن پێویستیان بە نەخۆشخانە نییە تەنیا ئاڕازەکانە بزانی ئەگەر کەسەکە تەمەنی گەنج بێت کەمتر ئەگەریەوەی هەیە کە نیشانی تەنگە نەفەسی تیا دروست بێ بەڵام باشترە ئەوانەی کە تەمەنیان سەر و 45 بۆ 50 ساڵە ئەگەر هەست بە تەنگە نەفەسی بکەن قیاسی ئۆکسسیژینی خۆیان بکەن لە ماڵەوە ئەگەر تایان هەبوو پاراستۆلیان هەر ئازار شکێنێک وەرگن بۆەوەی کە تاکەیان نەمێنێ لە ماڵەوە زۆر ئاساییە بەڵام ئاگای لە حاڵی خۆی بێ ئێمە گەورەترین کێشەمان لەگەڵ و نەخۆشانی سلێمانیا ئەوەیە لە دووەم هەفتەیە دێنە لامان دووەم هەفتەش کاتی هیچ جۆرە چارەسەرێک نەماوە کاتەکە تێپەڕیوە هەرچێکی بیتێ ئیتر خۆی و بەرگری جەستەی خۆیەتی ینی لەکەیە کەسی توش بوو یاخود گوماناوی یاخود ئەوەی کە هەستی کرد کە یەک لە نیشانەکانی توشبووی بە کۆرۆنای تێدایە لەکەیە سەردانی پزیشکی پسپۆر یاخود ئەو نەخۆشخانە تایبەتانە بکاکە بۆ کۆرۆنا دیاری کراوە ئەگەر کەسەکە تایەکی بەرزی لێ هات سەر و چلیان 39 ئەمە بە پاراستۆلیش دانەبەزی یان ئەگەر ئۆکسسیژینی خوێنی قیاس کرد و هاتووە خوارنەوەت و 293 یان ئەگەر کەسەکە هەستی کرد هەناسی بۆ نادرێت بەڵام قیاسی کرد و تەبیعی بووە ئەمە ئاساییە ئەمە زیاتر لە کەسی بەتەمە ناڕوئەیە
یعنی هەستەکە هیچ هەناسەیەکی بۆ نادرێت کە قیاسی ئۆکسسیژینەکەی 70 یان ئەگەر کەسێک لە ماڵەوە لەسەر ئۆکسسیژین بوو بەڵام زیاد لە بتڵێکی لە سعاتێکە سەرفەگرت کە ئەمە کەس باوەڕ ناکەم بتوانێت ئەم هەموو بتڵە بەسەری بگۆڕ لەم حاڵەتانیان لە خۆشخانە بێ باشترە لە حاڵەتێکی شاکەسەکە توانای دابینکردنی ئۆکسسیژینی هەبێ و 1 لیتر یا 2 لیتر بەکاربێنی مەبەستمەوە بتڵێک لە 24 ساعتە تەواوکە باشترە لە ماڵەوە بێ بەڵام بە سەرپەرشتی پزیشکی ئەوەی زیاتر وای کردووە کە نەخۆش یاخود توشبوو بیر لە ماڵەوە کاتەوە ئەو لێدوانانەی کەرتی تەندروستیە یاخود وەزارەتی تەندروستی نەخۆشخانەکانن کە دەڵێن شوێنمان نییە بۆ هاتنی نەخۆش پێدوانی ئەمە جۆرێک لەوە کاریگەری سلبی لەسەر ژیانی توشبوو دروست کردبێ بەدڵنیاییەوە کاریگەری دروستەکە بەڵام واقعیشەکە شوێن نییە ئێمە لە زیادکرد لە هەوڵی زیادکردنی شوێنین یعنی شەڵا لەم مانگەیە 90 قەرەوێڵیتر لە ئیسعافەوری جاران کە شوێنی بینینی نەخۆشی هەناوی بوو زیادەکرێەوە کرێ بە کۆرۆنا و هەروەها ئیستیشاری بینینی نەخۆش هەر لە هەمان شوێن لە پێشوازی تەواوی کۆن ئەکرێتەوە نەخۆشخانەی سەرچنا شەیتار عەلی والیبەک ئیستیشاری تیاکرێتەوە نەخۆشخانەی عەلی ناجی پزیشکی لێدانی شێمان هەموو پزیشکی پسپۆڕی هەناوی تیانە دانیشێ نەخۆشی تیا ئەبێنرێ و ئەوانشی کە لە ماڵەوەن بۆ نمونە ئەتوانن پشکنینەکانیان بێنن ئەتوانن ئیستیشاریەکانیان لەوێ بکەن بەمە تۆزێک ئەم با بڵێن زەرەرەی نەخۆش کەمترە بێتەوە کەرتی تایبەت و نەخۆشخانە ئەهلیەکان هاوکارن لەگەڵ حکوومەتان لە ئیدارەدانی کۆرۆنا ئەوان بەپێی یاسای خۆیان هەڕۆن وەڵام لەژێر چاودێری تەندروستیە بەڵام بەهۆی زۆری ژمارەی نەخۆشەکانەوە ئەو کۆنتترۆلە با بڵێن ئەو زەبت و کۆنتترۆلە باشی بەسەرەوە نیەکدا بەڵێ لەگەڵ زیادبوونی ژمارەی توژبوون بێگومان پێداویستیەکانی پزیشکیش پێویستیان بە دابینکردنی زیاتر هەیە یاخود بە پێچوانەوە ژمارەی توشبوون زۆر بێ پێداویستەکان کەمە بنەوە پرسیارەکە ئەوەیە ینی پێداویستی پزیشکی پێویست لە بەردەستە بۆ خۆناغی داهاتوو ئەویان من ناتوان وەڵامی بەمەوە بەڵام بەدڵنیاییەوە تووشی کەم و کورتیە بین هەتا نەخۆش زیاب بکات دەرمان زیاکە دەرمانی کۆرۆناش ئەوەندە هەرزانیەک تا بە ئاسانی بکردرێ بەڵام ئەو پرسیارە بەڕێز بەڕێوەری گشتی و لانی پەیوەندیداری ئیداریە بێژوابی بنەوە بەڵام پێم وایە کە ئەوان بیریان لەوە کردوێتەوە تووشی و کەم و کوردی ئێوە ڕۆژانە کە پشکنین بۆ توشبۆکانەکەن هیچ حاڵەتێک ڕووی داوە کە ئەو دەرمانە پێویستەی کە ئەبێ بۆ نەخۆشەکە هەبێت بەردەست نەبووە ڕوئەدا بەڵام زوو پڕەکرێتەوە ینی تۆ لە نەخۆشخانەیەکی وەکو شەید دکتۆر هێمن 100 نەخۆشە هەیە لە ڕۆژێکە لەوانەیە بایی ناتوان مەزەنێکم بەزانێ بای 20,000 دلار دەرمان سەرفکرێت لە یەک ڕۆژە بەدڵنیاییەوە لە کۆتایی مانگەکانە تووشی کەم و کورتیە بێ بەڵام زوو پڕەکرێتەوە هەم خەڵکی خێرخوازیش جارجار دەرمانە هێنێ هەم حکوومەتیش و ستافی ئەوانەی کە کۆرۆنا بەڕێوەبن بەدەم ئەوەن کە تووشی کەم و کوڕی نەبی بەڵێ ئێستا لەگەڵەوەی کە بەرەوەرزی سەرما ڕۆین پەتای وەرزیش بڵاوە بێتەوە ڕێنمای پزیشکی چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتایبەت چۆن لە کۆرۆنا جیایکەنەوە کۆرۆنا بە جیاکردنەوەی لە هەڵامەتی وەرزی تۆزێک سەختە بەڵام بەعام بە شێوەیەکی گشتی کۆرۆنا لوت تەڕی کەمتر لەگەڵایە ئەو تابەرزە و گیانشکانی کە هەیە لەگەڵ کۆرۆنا هەیە کەسەکە خۆی زانێ بەرکەوتەیەکی هەر هەبووە لەگەڵ کەسێکی ترە وە زۆر ئاسانیش هەڵامەتەکە ناگوێزرێتەوە وەک کۆرۆنا گوێزرێتەوە بۆ نمونە لە ماڵێکا 5 کەس تایبەرز و لەشی بەهێزی هەیە لەگەڵەوەیە کۆکێکی وشکی ناڕەحەتی هەیە ئەمان ئاشکراکە کۆرۆنا بەڵام بۆنە لە بینی و 5 کەسە دانەیەکیان لوتی تەڕە و تۆزێک ژووری هەواکانی سەری ئەمانە ژووری هەوان ئازاری هەیە و قورسە ئەمە زیاتر لەگەڵ هەڵامەتە ئەڕوە بەڵێ دکتۆر ڕاژان یەک لەو پشکنینانێکی ئێستا زۆرترین هاوڵاتی بۆ خۆی ئەکا پشکنینی ئاجیزیەکەیە ئەم پشکنینی ئاجیزیە ئەبێ لە کاتی ئەوەی کە نیشانەت تێدا بوو پشکنینەکە بکەی یاخود لە دوای ئەوەی کە لە کۆرۆنا چاک بوویتەوە بکەیت یەکێ لەو هەڵانەی کە زۆر ڕوئەیە و خەڵکی زۆر پیاە تێپەڕێ کردنی و پشکنینێ لە کاتی توشبوونی نەخۆشیە ئەوە تەنها بۆ مەبەستێکی پزیشکی لەوانەیە ئێمە پێویستمان بێ بیکەیت بۆ نمونەگە بمانێ پلازمات بینەیان بمانەوە حاڵەتێک بزانین ئەگینا پێویست ناکە خۆتان بیکەن هەر کەسێک کە ویستی پشکنین کە جۆرە پشکنینێکی تر هەیە کە بە تاقیقەکانمان وتووە ئاجی جیواجیەم 28 ڕۆژ دوای توشبوون ئەکرێت
لەوە زووتر بیکەی داتایەکی دقیق نایەتێ و هیچ ئیسفادێکی نییە. کاتە بە پێشوەخە دەو کەسێکی ئایجیژیەکات توش بوو بێ و چاک بوو بێت. پشکنینی پزیشکی دەری خسبێت کە پۆزتیڤە. مەرج نییە دەری خسبیانی ئێستا کەسێکی ئەڵێ مێبزان توش بووم پێشتر ئاسایی ئەوە بیکە وەڵام تۆم دەقەیە تاو هەیە کۆکە هەیە بێهێزی 3 ڕۆژەوە لێ هاتووە. ئایجیجیم بریتە لە دژەتەنیش وەکو باسم کرد 2 هەفتە بۆ 4 هەفتەیە تا دروستە بێ ئێکاتە کە تۆ ئەیکی هیچ دروست نەبووە بۆیە سوودی نییە تەنها زەرێکی مادی و هیچی تر. بۆەوەی کە بە دیوەکەی ترا ڕێگری بکرێت لە زیادبوونی کۆرۆنا هەندێ هاوڵاتی بیر لە هەندێک چارەسەر ئەەکەن و خۆیان وەریەگرن وەکو ڤیتامینەکان C/D یاخود زینک یاخو خواردنی شەربەتە فرێشەکان یاخود هەندێک خواردنی دیکە کازانن سیستمی بەرگری لەش بەرزەکاتەوە. ئەمانە دانی دروستن کە بەکاربێن بخورێن ئەگەر بە بازرگانی بکرێن نەخێر بەڵام لە ڕێیەکی ترەوە ئاساییە بۆ نمونە ئێمە بەعام لەبەرەوەی ناچینە ڕۆخی دەریا و ڤیتامین دیمان نوقسانە ئەمەش بۆ ئەگەر ڤیتامین دی وەرگری سوودێکی باشی هەیە بەڵام خۆیانە بەرخۆرە ڤیتامین دی وەرەگری یان بە خواردنی 3 بیبەر 500 میلیگرام ڤیتامین C وەرەگری ئەمەرج نییە ئیلا حەب بخۆی بۆی بتوانێت ڤیتامینانە وەرگری بە شێوەیەکی گشتی زەرەریان نییە بەڵام کە خواردیان زانیان ئازاری مەعیدەیان بۆ دروستە بێت و ئەبێتە هۆی قورحا ئەو کاتە توان ڕایوەستێنن هیچ زیانێکی شەمان حاڵەتی هەیە. زینک تۆزێک کەمتر ئازاری مایدا لە بەرەوەی کەپسولێکی زۆر سووکە بەڵام ئەمانە باشن ڕێگرن لە کۆمەڵێک نەخۆشی بۆ نمونە زینگڕێ لە سکچوو نەگرێت بەڵام ناتوانین بڵێن لە 100% سوودی هەیە یا زیانی هەیە. دکتۆر ڕاژان محەممەد قادر پزیشکی پایەبڵندی هەناوی لەگەڵماندا بووین. ناوبڕێک وەرەگرین و تەوەری دۆم بەردەوام بێت لەگەڵماندا بمێنەوە. جارێکی ترە سڵاوتان لەبێ خۆشەویستان کەمتر لە 48 ساعت ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا کێبڕکەی کاندیدەکان وردەوردا کۆتایی دێت و هاوڵاتی ئەمریکی بڕیار دەدات کێ سەرۆکی ئەمریکایە لە 4 ساڵی داهاتوودا. لە تەوەری دومی گەرما و گەرم گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز زەردەڵان خۆشناو کە وەکو دەنگدەرێکی کورد لە ئەمریکا لە ویلایەتی ڤێرجینیاوە لەگەڵماندایە. بەڕێز زەردەڵان ئێوارەت باش بە کاتی هەرێم و نیوەڕۆت باش بە کاتی ئەمریکا هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆتایی دێت بەگشتی سەرنجی هاوڵاتیانی ئەمریکا لەسەر کاندیدەکان چۆنە؟ سڵاوە لە جەنابیشت لە ڕاستیدا نادیارە تاکو ئێستا بەڵام تقریبان 145 خەڵک دەنگی داوە دەنگدەرانی ئەمریکا کە 91 میلیۆنەکەت و تاکو ئێستا پێشبینیەکان وا دیارەکە زۆربەی دەنگدەران دەنگیان بۆ بایدندایە بەڵام شتەکە نادیارە چونکە ئەو ویلایەتانەی کە زیاترین ململانەی تێدایە یەکلا نەکرانەوە ئەوانیش تقریبا بڵێم دەنگدەری لێک لە کەرەوە لەوەیە بی و بریتە لە 7 ویلایەت ئەو ویلایەتانەی وەکو بڵێم جۆرجیایە مەنسۆتا ئۆهایۆ فلۆریدا ئەوانش دەنگدەریان زۆر ڕێژەی دەنگدەرانیان زۆرە کە تاکو ئێستا دیار نییە و هەروەها بڵم لە 2016 بە هەمان شێوە بوو کە دەنگدەران زۆربەی وا پێچوو کە دەنگ لە بۆ هێلەری بدەن پێشبینیەکان وا بوون بەڵام لە ڕۆژی دەنگدانە زۆربەی دەنگەکان لە بۆ ترامپ چوون ئیتر ئەو جارش لەبەر ئەوە خەڵکەکە ناتوانانی 100% بڵێت کە زۆرینەی ڕێی خەڵک بڵێم دەنگدەرەکان بۆچێ دەنگەدەن 100% بەس چەند جیاوازیەکی هەیە لەگەڵ 2016 شەوەیە ترامپ سەرۆک ترامپ ئەو کاتە وەکو کەسێکی سیاسی ناسراو نەبوو بەڵکو وەکو بازرگانێک و خاوەنی چەند بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بوو و لە 2016 بە هەمان شێوە خەڵک
لە ئابوووریەکی زۆر باشدا بوو ئەمریکا ئیتر ئابووری کێشەیەکی سەرەکی نەبوو بەڵام ئەم جارە ئابووری کێشەیەکی سەرەکیە و ئابووریەکەش بەهۆی کڕۆناوە بۆتە کێشەیەکی سەرەکی ئیتر دەنگدەران زۆربەی کە دەنگەدەن وەکو دەنگدان بۆ ئەو کەسادەن کە بتوانانی کێشەی کڕۆنا نەهێڵێ و ئابووریش بەرە زەردەڵان یعنی چی وا دەکات لە ئەمریکا هاوڵاتیان دەنگ بە بایدن بدەن یاخود دەنگ بە ترامپ بدەن بەرنامەی کارەکانی ئەم دوو سەرۆکە لەم قۆناغەدا چی بوون کە تا هاوڵاتی ئەمریکی قەنەعات بکات بۆی کە دەنگی پێ بدات بەڵێ خۆی ئەوانەی کە ئێستا دەنگ لە بۆ ئەگەر بڵێم ئەوانەی کە قەنەعاتیان بۆ بێ کە دەنگ بۆ بایدن بدەن دەنگەکان زیاتر بەهۆی ئەوەیە کە ترامپ لەو کێشانەی کە بەڕووی ئەمریکا بۆتەوە نەیتوانیا چارەسەری بکە کێشەی یەکەم تەوان وەکوتم ئابووریە و ئابووریەکەش بەهۆی کڕۆنا دروست بوو ئیتر سەرۆک ترامپ نەیتوانیا کێشەی کڕۆنا چارەسەری بکات بەڵکو بەرەو خراپتریشی بردی ئاویش بەهۆی ئەوەیەوە کە گوێی لە پسپۆڕانی بواری ڤایرۆسەکە نەگرتووە بە تایبەت وەکو دکتۆر فاڵچی یاکو بڵین دکتۆر ڕابرت کە سەرۆکی CDCە کە CDC وەکو دەستگایەکی حکومیە بۆ کەنترۆلکردنی نەخۆشیە کوشندەکان ئیتر با بڵێم ئابووری لە بە دەرەجەی یەکەمانجا کۆرۆنە ڤایرۆس کە پەیوەندیان بەیەکەوە هەیە زۆرینەی بەڵێ لە ئەمریکا چەندین ڕەوەند هەیە ڕەوەندی کوردی بێ یاخود عەرەبی بێ یاخود ئەفریقیەکان بێ بە شێوەیەکی گشتی ئەم ڕەوەندانەی کە لە ئەمریکان واتاوانی کە ڕەگەزنامەی ئەمریکیان وەرگرتن و مافی دەنگدانیان هەیە دانەوێ دەنگ بە کامیان بدەن و بە تایبەتیش کوردەکان ئەنیان هەیە چۆن مامەڵە لەگەڵ هەڵبژاردننی ئەم جارەدا بکەن بەڵێ لە ڕاستیدا سەرۆک ترامپ خۆی پیشانداوە وەکو کەسێکی ڕەگەزپەرست اینجا ئەتوانم بڵێم زۆرینەی بەهۆی ئەوەوە زۆرینەی ڕەوەندی کوردی یاکو بڵێم کەسانی تریش هەر لە سپی پێستەکانیش کە دژی ئەوەن و ئیتر زۆرینەی لەوانەیە دەنگ بۆ بایدن بدەن و ڕەشپێستەکانیش بە هەمان شێوە ئیسپانیەکانیش کەوان دەنگدەری زۆرن ئیتر بڵێم بەڵام لەوە لە دەرەوەوە ئەوانیش بە هەمان شێوە خەڵکیان هەیە کە کەسانێکی کەنسەرڤەتیڤن یاکو بڵێم ریپابلیکەنن کە دەنگ لە بۆ ترامپ هەدەن بەڵێ بەرە زەردەڵان دەنگدەری ئەمریکی تەنها لەبەر پرسە ناوخۆیەکان کێ ئابووری چاکە کێ بیمەی تەندروستی پێشەخا لەبەر ئەم پرسانە دەنگ بە کاندیدەکان یاخود لەبەر ئەوەی کە ئەمریکا هێزێکی گەورەی جیهانیە و کۆنتترۆلی بەشێکی زۆری جیهانی کردووە و کۆمەڵە پرسی سیاسی جیهانیش هەیە کە ئەمریکا لیان بەپرسا لەبەر ئەمانە شەر دەنگ ئەدەن یاخۆر تەنها پرسە ناوخۆیەکان بە ڕەهەند وەرەگرن زۆرینەی خەڵک لەوانەیە لەم دەنگدانەی ئەم جارە پرسە ناوخۆیەکان دەور ببینی زیاتر ئەویش بەهۆی بواری ئابووری کە خراپە بەڵام وەکو بواری سیاسەتی خارجی ئەمریکاش دەور زۆرە بینی بەڵام ئەم جارەیان تا ڕێژەیەکی زۆر کەمتر بڵێم گرنگی بە سیاسەتی دەرەوەدەن زیاتر کێشەکانی ناوخۆ بە تایبەت کێشەی کڕۆنا و ئیکانمی و هەروەها بڵێم لەم جارەیە کێشەیەکی تریش هەبوو کە ترامپ کەسێکی تری کاندید کرد بۆ دادگای باڵای ئەمریکا کە کەنسەرڤەتیڤ بوو اینجا ئەوەش وای کرد کە لە دادگا ڕێژەی کەنسەرڤەتیڤەکان زۆر زیاتر بی لە لێبڕاڵەکان ئەوەش کێشەیەکی سەرەکیە بەڵێ بەرە زەردەڵان لە چەند مانگی ڕابردووە لەلایەن پۆلیسێکەوە کەسێکی ڕەشپێست دەکوژرێت یاخود دەکوژرێت ئەمە تا چەندە کاریگەری لەسەر دەنگدەر هەیە ئەمە پرسێکی قورسترێکە بۆ دەنگدان و دەنگدەری ئەمریکی یەکلایی دەکاتەوە یاخود دۆزینەوەی ڤاکسین بۆ ڤایرۆسی کۆرۆنا کامان کاریگەرترێکە
بەڵام لەوانەیە ئەوە بە ڕێژەی سێم بێت کێشەی ڕەگەزپەرستی، چونکە کێشەی کۆڕۆنا تاسیری لە هەموو کەسێک کردووە، ئیتر ئەوە زیاتر گرنگی پێدرێ. بەڵام کێشەی ڕەگەزپەرستی لە کاتی ترامپا زۆر زیادی کردیە و ترامپیش هیچ نەیویستوە چارەسەرکا، بەڵکو پشتگیری بڵێم ئەو کەسانەی کردووە کە ڕەگەزپەرستیان زیاد کردیە. ئیترەوە دەورە بینیت تا ڕادەیەک، بەڵام بەتایبەت لە بۆ ڕەشپێستەکان دەورێکی زۆرە بینی، بەڵام بۆ عامی خەڵک زیاتر ئەوە دەورە بینی کە کۆرۆناڤایرۆس زیاتر دەورە بینی وە دۆزینەوەی ڤاکسین. پێم وایە بەڵێ فەرموو. بەڵێ بەڕێ زەردەڵان، لە ئەمریکا کوردەکان توانیویانە سەرنجی کاندیدەکان بەلای خۆیاندا ڕاپکێشن؟ لە ڕاستیدا لە کوردەکان ڕێژەیەکی زۆر کەمن لە ئەمریکا، لە چەند شارێک ڕێژەیان هەیەویش ئەو ڕێژەیە نییە کە توانای ئەویان هەبی هیچ گۆڕانکاریەک بە دەنگەکانیانەوە بکەن، بەڵام وەکو لە هەڵبژاردنیە ناوچەیەکان لەوانەیە توانایان هەبی، بەڵام وەکو لە بۆ هەڵبژاردننی ئەمریکا سەراسەری ئەمریکا نەخێر هیچ قەبارێکی وانییە کە دیار بن. بەڵێ کام ڕەوەند لە ئەمریکا توانای ئەوە هەیە خۆ دەتوانیوێتی سەرنجی کاندیدەکان بەلای خۆیان ڕاکێشێت و پرسی ئەوان بکاتە پرسێکی ئەمریکیانە؟ زیاتر لاتینیەکان یاکو بڵم ئەو ئیسپانیەکان کە زیاتر خەڵکی مەکسیکۆ و ئەمریکای لاتینین، ئەوانە زیاتر لە هەموو کەسێک لە دەرەوەی ڕەشپێستەکان زیاتر لە هەموو کەسێک ئەندامیان زیاترە و دەنگدەریان زیاترە، ئیتر لەوانەیە ئەوان بە هەم زۆرترین بڵێم تەسیریان هەبێ لەسەر کاندیدەکان، حتا زۆربەی ئێستا کە ڕیپەبلیکەنەکان کە زیاتر دژی هاتنی خەڵکی پەنابەرن، ئێستا بە شێوازێک دەیانەوێ خۆیان لە ئیسپانیەکان لە ڕەوەندی ئیسپانیا ڕەوەندی لاتینی نزیک بکەنەوە. بەڵێ لە تیمی دۆناڵد ترامپ و لە تیمی جۆ بایدن کورد هەیە کە بەشێکە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ هەردوو کاندیدە سەرەکیەکە. تا چەندە و کەسانە لەو تیمانیان توانیویانە پرسی کورد بەرنە پێشەوە وەکو پرسێک لە ناو پرسەکانی ئەمریکادا وەکو هاوڵاتیەکی ئەمریکی مامەڵەیەکان لەگەڵا بکرێت؟ لە ڕاستیدا پرسی کورد بە تایبەت لەم جارەیە ناتوانیوە بەرەو پێشی بخەن، بەهۆیەوە ئێستا کێشەیەکی وە کێشەکە لە ناو ئەمریکا زیاترە نەکو کووتمان لە کێشەی دەرەوە، و کوردیش نەیتوانیوە خۆی بگەێنێتە ئەو شوێنە کە تەسیری هەبیت، تەسیری لەسەر سیاسەتمەدارەکانی ئەمریکا هەبێت، چ لە ریپەبلیکەنان چ کەسروەتفەکان. بەڵام وەکو پشتگیری زیاتر بایدن وەکو قسەکردن پشتگیری کوردی کردووە و لە ڕابردووشدا باسی ئەوەی کردووە کە ئەگەر کوردستان حسابێکی تایبەتی بۆ بکرێت لە عێراقا، بەڵام وەکو ترامپ هیچ بەڵکو بڵێم لە زۆر کاتە دژایەتی کوردیشی کردیە لەو چەند ساڵی ڕابردوودا. بەڵێ لە ناوخۆی ئەمریکادا دژایەتی کوردی کردووە یاخۆ دەوەی کە لە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان دەبینرێت؟ نا لە ناوخۆ نا، بەڵکو لە دەرەوە لە ناوخۆ بڵێم ناڵم کورد ئەوەندە زۆر نییە کە تاسیرێکی وای هەبێت، لە ناوخۆ هیچ دژایەتی هیچ کوردێکی نەکردووە. نەخێر لەگەڵ کەمی ژمارەی کورد لە ئەمریکا، ئێوە وەکو کوردەکان خۆتان توانیتانە گروپی فشار دروست بکەن و لە دەسەڵات و لۆبیەکان نزیک ببنەوە، ینی لۆبی دروستکەن؟ نەخێر لۆبی کوردی نییە تاکو ئێستا، طبعاً ئەو نەتەوانەی کە لۆبیان هەیە زیاتر لەلایەن حکومەتی خۆیانەوە داعمیانەکرێەوە، لە هەمان کاتە ئەندامیان هەیە لە کۆنگرێس و لە سەنەت و لە زۆربەی شوێنە هەستیارەکانی ئەمریکا لە حکومەتدا،
بەڵام کورد پێم وانە وەکو کورد توانی بێت خۆی نزیک بکاتەوە و تەسیری هەبیت لەسەر سیاسەتی ئەمریکا. بەڵێ بۆچی کورد تەسی دروست ناکە هەر لە ڕووی ژمارەوەیە هەنی بەبەستەکە ئەوەیە دروستکردنی لۆبی پێویستی بۆیە کە ژمارە کورد لە ئەمریکا زیاد بێت یاخود شێوازی مامەڵەکردن و دروستکردنی لۆبی جیاوازە. بڵێ نەخێر ژمارە دەورە بینی بەڵام لە دەرەوە کورد وەکو جاریەکی وەکو کورد پێم وایە لە حکومەتدا نەیتوانیوە خۆی ڕێک بخات وەکو یەک دەنگ ئیتر لێرەشدا نەیانتوانیوە خۆیان لە سەنەتەرەکان و لە ئەوەکان نزیک بکەنەوە و مامەڵەکردنیان لەگەڵ کوردستانیش بە هەمان شێوە نازانن وەکو کورد قسەیان لەگەڵ ناکەن بەڵکو وەکو حزب زیاتر معاملەیان لەگەڵەکەن ئیتر ئەوەش بەهۆی ئەوەیە کورد خۆی وا پێشانداوە هەردویەکە وەکو حزبی خۆی زیاتر مامەڵە لەگەڵ سەرکردەکان و سیاسیەکانی ئەمریکاکە. بەڕێز ئەردەڵان خۆشناو وەک دەنگدەرێکی کورد لە ئەمریکا لە ویلاتی ڤێرجینیا لەگەڵماندا بوو سواس. ئێوەش خواتان لەگەڵ.